الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على خاتم الأنبياء والمرسلين وعلى آله وصحبه ومن دعا بدعوته واهتدى بهديه إلى يوم الدين. السلام عليكم ورحمة الله. مرزان خوش عالم لا وانيكم لسورة البروج بخزمتهم بقمو بمن بس رزامن دي خوي قولوا هوادانم إيوي آزي السود لوربين إن شاء الله. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. والسماء ذات البروج واليوم الموعود وشاهد ومشهود قتل أصحاب الأخدود. برزان سورة البروج ديار أويشان سورة مكية لا أويك لا سنة بيان صلى الله عليه وسلم هاتي دربار سورة البروج أويك وكو لو حديثك إمام أحمد جارتو لأبي هريرة خويل رازي بي دفن بيغمبر صلى الله عليه وسلم لنويج عشادة بيقلو شتان يعني هنديك زار بوشيوي سورة البروج وهروا سورة الطارق دخين دوا كواتا ديار وكو لا رواتي دي كشاتك واشتي دي كش خين دي توا يتربوشيوي لا رواتي دي كشاتك الطياليسي وابن أبي شيبة رواتيان كده وهو إمام أحمد ودارمي وأبو داود والترمذي ونسائي وابن حبان والطبراني أويش لجابري كوري سمرة دفن بيغمبر صلى الله عليه وسلم لنواجي نوران ولنواجي عصر أو دو صورتي دخين دو السماء والطارق والسماء ذات البروج يتربوشيوي وتيقلو صورتاني كوا بيغمبر صلى الله عليه وسلم لنواجي نوران يعني لنواجي عصر يعني لنواجي عشاء خين ديتيو والله أعلم. ودرباري أو موضوع أشكوا على سورة البروج باز ذكري لسرت هذا وكو خواهي سبحانه وتعالى بتسن قسميك دس بيدك وكو تسندين سورة ديك أو ذا خواهي سبحانه وتعالى لنتيجة أو قسمان يأخذ المقسم به أويك وقتل أصحاب الأخدود بكشتنسن أوانك وخاوني أخدود بون أوانك ومسلمانان لنا أو تسالان داك وبري آقريان كردبون ديان ستاندن يتربوشي خواهي لردا باز شتێکی تاریخی دەکا ناویان ناینی جێگا کەشیان باز ناکە ئەگەرچی هەندێک حەدیثی پێغەمبەر صلی الله علیه و سلم لەو بارەوە هاتیە کەوا زۆربەی مفەسرین ڕەبتی دەکەن بەو ئاەتانە کەوا لە زەمانێکدا بەو شێوەیە کەسێکی تاغوت و ملهوڕ کەسانێک لە میلەتەکەی کاتێکەوە ئیمانیان بە زاتی خوای گەورە هێنا بەو شێوەیە چالی لۆ لێداینەوە هەتاوەکو سووتاندیتیانی ئیتر بەو شێوەیە خوای گەورە باز لەو واقع التاريخية دكاتن كوكوت من كباز لناو لجيجاو للتاريخ كان ناكاتن لبروي بندو آموشجاري للرودا وكورد جيريو دلالة لسروي كوا أو رودا احتمال التكرار بونويه هالويستي أهلي كفر برانبر بأهل إيمان أو ها بوشيوية هركاتيك دستيان برواتن أو بوشيوية أويك إيمان بخواي جوربينتن أو ها بوشيوية رفتار لقل دكان تاوكو إيمان داران بزانن أو رجاي أوان قرتيتيان بر أو احتمالاتنا لبشتاي خويان دابنين بابزان رجاي بهشت رجايك بقول نسندرا بلكو وكوبيان صوصن دفرمي حفت بالمكاره رجاي بهشت دور درا بمكاره وبناخوشي وبمشقت لبر الدجمني زورا أو ريبازا يتربوشي ويخواي قور باز لو كسان دكاتن أوزا خواي قور دفرمي خواي قور آقا دار بهم أوشتاني كوا برانبر با إيمان داران دكريتن وأوانش كاتك بوشيوي رفتال لقل مسلمان لبر هيت نبو تنها لبرو إيمان يعني بخواي قوره هنابو انزا خواي قوره سبحانه وتعالى لقل أوج درقاي توبة دكاتو أقر كسيك هرسن تاوان باريش بي أقر هرسن تاوان باري بلام أقر بقريتو توبي بكاتن أو احتمالي لي خوشبوني هي لبرو دفن ثم لم يتوبوا بلام أقر توبة بكن واحتمال لي خوشبوني هي أفضل بران بردا أقر تسي إيمان داران وكل صورتي دا نهايته كوتايا كان أو بكواس تندران بدستي الطاغوتا أو ذا خواي قرد فرمي أوان كاتي كوا خواي قورا بهشتيان بيدا بخشي أوان فوزي قوريان بدسينا أقرتي بنظري إيما لدنيا دا كسي كوا دا كجري بدستي دجمنكي ظاهرا بنظريتي بشري ودنيوي أو خسارته أو شتيتي قوري لدستو بلام لحق دا أو سركوتني قوري كوا كسيك لبيناوي أو من هذا راس تدرستي كإيماني بيه أو آمادە بی ژیانی دنیای لەسەر بەخت بکاتن ڕوحی خۆی لە پێناوی ببەخشیدن ئەو پەڕی سەرکەوتنی گەورە و ئەو پەڕی عزت و سەربڵندیە
لەبوو ئەو کەسە و سەرکەوتنی گەورەش لە ڕۆژی قیامەتدا لە بەهەشتی پانوبەرین چاڕوانی دەکاتن لە بەرامبەر ئەوەشدا بەڵش و عەزابی خوای گەورە بەرامبەر بە کەسانیش تاوانبار زۆر زۆر تند و شەدید ئەوجا خوای گەورە باز لە هەندێک لە ناوە پیرۆزەکانی خۆی دەکاتن لە پاشانیش ئیشارەتێکی خێرا بە چەند کەسانێک دیسان لەو قەومانێکەوە لەسەر کوفر و گومڕایی ژیان وەخوای گەورە سوبحانە و تەعالا ئاگادار بوو بە هەموو کردەوەکانیان و چی بەسەر هینان ئەوجا خوای گەورە لە دوو ئاەتی کۆتای ئەو سوورەتەدا دیسان باز لە قورئانی پیرۆز دەکا ئەو قورئانێکەوە وەسفی دەکا بە قورئان مەجید فی لەوح محفوظ کە ئینشاء الله تعالی لە خلال ئاەتەکان زیاتر دەینەوە خزمەتیان و زیاتر لە خزمەتیان دەوەستین. بەڵێ لە سەرەتادا بەو شێوەیە خوای گەورە سوێن دەخوا والسماء ذات البروج بەڵێ خوای گەورە سوێن بە ئاسمان دەخوا ئەو ئاسمانی کەوا خاوەنی بورجەکانە ذات البروج دیارە البروج جەمع مفرەدەکەشی بورجە و بورجیش والله ئاعلم بەو شێوەیە هەندێک لە مفەسرین لێچێ دەنەوە کە والله ئاعلم ڕەئیەکی والله ئاعلم زۆر نزیکە لە ڕاستی دەفەرمی بورج بریتە لە خەتی سەیری ئەو کەواکب و ئەستێرانە واتە ئەو خولگانی کە ئەوان تێدا دەخولێنەوە ئەوەی کەوا خوای گەورە لە بۆ هەر یەک لەوانە خولگەیەکی دیاریکراوی دانایە بە جاذبیەتێک بە هێزێک دەسوڕێتەوە بەبێەوە 1 ملیم لا بدە دیارە ئەو ئاسمانێک کە خاوەن ئەو هەموو ڕێگا و خولگەیەیە لە بۆ ئەو هەموو ئەستێرە و کەواکبانە بەبێ ئەوەی یەکێک لە یەکێکی دیکە بدا و ئیستدامێک ڕوو بداتن دیارە هەمووی بەڵگەیە لەسەر عەزەمەتی خوای گەورە سوبحانه و تەعالا ئیتر ئەوە یەک لە بەڵگە کەونیەکانە لەسەر وەحدانیەتی خوای گەورە واليوم الموعود وهروها خوای گەورە سوبحانه و تەعالا سوێن بەو ڕۆژەی دەخوا کەوا ڕۆژێکە بەڵێنی پێدرایە و مەوعودە واتە دیارە ئەویشیان ئیشارەتە لە بۆ ڕۆژی قیامەت کەواتە خوای گەورە سوێن بە ڕۆژی قیامەت دەخوا واليوم الموعود کەواتە سوێن بەو ڕۆژەی کەوا ئەو ڕۆژەیە بەڵێنی پێدرایە بە هاتنی کە بریتێ لە ڕۆژی قیامەت وشاهد ومشهود وهروها سوێن بە شاهد واتە هەموو ئەوانەی کەوا شاهد و دەبینن ومەشهود و سوێن بە هەموو بینراوەکان کەوا شاهدیان لەسەر دەدرێ دیارە لێرەدا وجە بە چەند شێوەیە وەکو زانایان لێکیان دایتەوە هەندێک دەفەرمون واتە سوێن بە ڕۆژی جومعە و سوێن بە ڕۆژی عەرەفە و هەروە بە چەندین ئەقوالی دیکەش یەک لەوانش ئەوەیە وشاهد ومەشهود ئەوەیە کەوا پێغەمبەران شاهێدن ئومەتەکانی شاهێدیان لەسەر دەدرێ لەلایەنی پێغەمبەرانەوە و هەروها وشاهد ومەشهود هەندێکیان بەو شێوەیە لێکیاندێتەوە قورئانی پیرۆز شاهێدە مەشهودیش رسول الله صلى الله عليه وسلم كوا قرآن بيروز شاهدي ددا بپیغمبراتي پیغمبر صلى الله عليه وسلم لبر قرآن بيروز ديارك وكلام الله وكاتش كوا كسيك دان بودابني كوا قرآن بيروز كلام الله يتر بدرجة بنتيجة تلقائي أو كواتا محمد رسول الله صلى الله عليه وسلم كوا ئەو قورئانەی پێڕاست پێردرا لەلایەنی خوای گەورە و تاوەکو بە بەشەری ڕابگەینی کەواتە بەو شێوانە لێکدرێتەوە والله ئاعلم ئیتر خوای گەورە سوێن بە هەموو شاهد و مەشهودێک دەخوا ئەوجا قوتیل ئەصحاب الأخدود بەڵێ ئەوجا دەفەرمی بە کوشتن چن بە لەعنەت بن یارانی الأخدود واتە ئەوانەی کەوا چاڵەکانیان لە زەویدا لێدا لۆ ئەوەی کەوا موسڵمانانی تێدا بسووتێنن لۆی کە مسلمانانی تێدا بسووتێن ئەوجا لێرەدا وەکو گوتمان کە باز لە فترەیەکی زەمەنی دەکا کەوە لە کاتێکدا زاڵمێک هەبووە تاغوتێک هەبووە میلەتەکەی کاتێکەوە ڕوو لە ئیمان هینان بۆ بەخوای گەورە سوبحانه و تەعالا ئەو زاڵمە هەستا بە کوشتنی ئەوان جا زۆربەیان لەگەڵ ئەو حادیسەی کەوە پیغمبر صلى الله عليه وسلم لبمان دجارته وكل صحيح مسلم داهاتي وهروها إمام أحمد رواياتي دكاتن ك لصهيب دجارنا وخالد راز بكوابيان صلى الله عليه وسلم فرمويتي كملكة كبولا بيشينغو ساحرة يبو كاتك أو ساحرة تمني جوربوا إنزا أو ساحرة ناديتي أو ساحرة بملكة كدليتن من دالكم لو بنير تاو كل دواي خوم كاتك وام تمرم جوربوا لسر مرقم تاو كل دواي من أو سحر لبو أو ملكة بك يتربوشي وداوال ملك دكا كوام دالشي زيرك هل بجيرتن لو ملتكي تاوكو بي كات جينشيني خوي لمسألة سحر
وابوو مەلیکێشی دیارە منداڵێکی زیرەک لە بۆی دەست نیشان دەکاتن هەموو ڕۆژێ دەبووە بچیتە لای ئەو ساحرە دیارە لە ڕێگایدا بە قەدەری خوای گەورە ڕاهیبێک هەبووە هەر لەفزی پێیان سۆسن ئەوە بووە دەفەرمی وەکانە فی طەریقه ئیذا سەلەکە راهب کە ئەوەش دەلیل لەسەر وەکو زانان دەفن والله عالم دیارە ئەو قەومە لە دوای عیسا بووینە عەلەیهی سەڵات وەسەلام ئیتر لەبەرەوەی ڕاهب هەر لە قەومی عیسا پێغەمبەر هەبووە سەڵاو سەلەم لە بەنی ئیسرائیلەکان هەبووینە ئیتر دەفەرمی لە ڕێگادا کاتێکەوە ئەمداڕە دەچووە لای ئەو ساحرەدا لە ڕێگایدا ڕاهیبێک هەبووە ئەو ڕاهیبە کاتێکەوە ئەمداڵ لای دەدا لای و قسەی لەگەڵ دەکرد بەو شێوەیە پێی سەرسام دەبوو ئەو منداڵ لەبەرەوەی باسی خوای گەورە و باسی ڕۆژی قیامەت و باسی حەقایقی دینی لە بۆ دەکرد ئیتر بەو شێوەیە دەبیتن لە ڕۆژانە لە ڕێگایدا کاتێک کە دەستە لای ساحر لای ڕاهیبەکەش لا دەداتن کاتێک کە دەستە لای ساحرەکە هەرجارێت تەخیر دەبیتن و ساحرەکە لی دەداتن وابوو ڕاهیبەکەش پێی دەڵێتن بەو منداڵە هەر کاتێکەوە لەوەی ترسای ساحرەکە لێت بدا پێت بڵێ لە لای خزم و کەسم یاخود لە لای ماڵی خۆمان تاخیر بووم و ئەگەر لە ماڵێش ترسای ئەوە بڵێ لای ساحرەکە تاخیر بووم ئیتر بەو شێوەیە ڕۆژێک لە ڕۆژان کاتێکەوە ئەو منداڵ دەگەڕێتەوە دابەیەک و گیانلەبەرێکی گەورە کەوە خەڵکی لە ڕێگایەکدا حەبس کردیە و ڕێگای بە خەڵکی داگرتیە خەڵکی ناتوانن هیچی بەرامبەر بکەن ئەو منداڵش دەرێ ئەوڕۆ چاکترین ڕۆژەکە تاوەکو بزانم خۆم تاقیب بکەم و ئایا ساحرەکەیان ڕاهیبەکە لەسەر حەقی و لەسەر ڕاستن لەبەرەوەی دیارە قسەکانیان زۆر دژبەیەکە ئیتر ئەو منداڵە بەردێک هەڵدەگریتەوە دەڵێتن اللهم إن كان أمر الراهب أحب إليك من أمر الساحر فاقتل هذه الدابة حتى يمضي الناس دەفەرمی خوایە گیان ئەگەر ڕاهیبەکە لەسەر حەقە و لای تو خۆشەویسترە لە ساحرەکە خوایە ئەو بەردێک کە ئێستا من هەڵی دەگرم بەو دابەیدا دەم ئەوە ببیتە مای کوشتنی ئەو دابەیە و ئەو گیان لەبەرە تاوەکو خەڵکی نەجاتیان بی ئیتر بەو شێوەیە کاتێکەوە بەردەداوێتە ئەو دابە و گیان لەبەرە دیارە دەبیتە نەتیجەی ئەوەی کەوا دابەکە دەکوژیتن و خەڵکیش دەڕواتن ئیتر ئەو کاتە لەو ڕۆژەیەوە منداڵەکە بە یەقینەوە لە بۆی بەدیار دەکەویتن کەوە ڕاهیبەکە لەسەر حەقە و زیاتر لێ نزیک دەبیتەوە کاتێشکەوە ئەو شتە دەژێڕتۆ لە بۆ ڕاهیبەکە پێی دەڵێ ئەو ڕۆتو لە من چاکتری بەڵام ئەگەر مادەم گەیشتە و قەناتەش ئەوجە تووشی تاقیکردنەوە دێ ئیبتلا دەکرێ اینجا ئەگەر تاقی کرایەوە ئەوە بە هیچ شێوەیەک باسی منیان لە بۆ مەکە بەڵێ وای لێ دێ ئەو منداڵەکەەوە بە قەدەری خوای گەورە بە ئیزنی خوای گەورە هەر کەسێک دەردەداربی ئەوجا کۆرەبی ئەوجا تووشی گڕواتی هاتبی کاتێکەوە دەستە لە ئەو منداڵ و دوعای لێ دەکات بە ئیزنی خوای گەورە شیفای دێ هەتا وەکو یەک لەوانەیەکەوە جەلیس المەلیکە جەلیس المەلیک واتە یەک لەو کەسانێکەوە لە مەجلیسی مەلیک دادەنیشتن بە قەدەری خوای گەورە تووشی نەخۆشیەک دەبیکەوە چاوەکانی لەدەست دەدا ئیتر کاتێکەوە جۆی لێ دەبیکەوە کەسێک پەیدا بووە هەر کەسێک بچیتە لای ئەوە چاک دەبیتەوە ئەویشان دەچیتە لای ئەو منداڵە و پێی دەڵێتن هەرچیم هەیە لە ماڵی دنیا دەدەمێ ئەگەر ئەتو ئەمن چاک بکەیەوە ئەویشیان پێی دەڵێتن ئەمن هیچ کەسێک چاک ناکەمەوە شیفا لای من نییە بەڵکو شیفای لای خوای گەورەیە و ئەگەر ئیمان بە خوای گەورە بینی سوبحانه وتعالى بە تاک و تەنیا ئەوە ئەمنیش دوعا لۆ دەکەم و خوای گەورە بە ئیزنی خۆی شیفات دەداتن بەڵێ بەو شێوەیە جا دوعای لۆ دەکەوە ئەویشیان ئیمان دەینی و دوعای لۆ دەکا و خوای گەورە شیفای دا و اینجا ئەو کەسە نابینایە دەگەڕێتەوە لای مەجلیسی مەلیکەکەی کاتێکەوە پێی دەڵێتن چێ ئەو چاوەی توی لە بۆ گەڕاندیەوە ئەویش پێی دەڵێ ڕەبی پەروەردگارم ئەویش پێی دەڵێ دۆسما خوش کەش هەیە غەیری من دیارە ئەو مەلیکە خۆی بەخوازانی وەالعیاذ بالله ئەویش دەڵێ بەڵێ پەروەردگاری من و پەروەردگاری تو الله سبحانه وتعالى ئیتر بەو شێوە دەستگیری دەکاو ئەشکەنجەی دەدا هەتا وەکو لە ئاکامدا ناوی ئەو منداڵە دەینێتن وابوو منداڵەکەش دەینەن و ئەوجا پێی دەڵێن دەڵێ مەلیکەکە پێی دەڵێتن یا بني قد بلغ من سحرك ما تبرئ الأكمه والأبرص وتفعل پێی دەڵێتن ئەتوو سحرەکەت هەندە بەهێز بوو هەتا وای لێ دێ هەموو نەخۆشیەک عیلاج دەکەی ئەوش دەڵێ نەخێر ئەمن عیلاجی کەس ناکەم و شیفا لای خوای گەورەیە سوبحانه وتعالى ئەویشان بە هەماشەوە دەیگرن و دەستگیری دەکەن ئەوجا ئەشکەنجەی دەدەن هەتا وەکو لە ئاکامدا ئەویشان باز لە ڕاهیبەکە دەکا و ڕاهیبەکە دەینەن
ئەو جا داوا لە ڕاهیبەکە دەکەنکەوە بگەڕێتەوە لە دینەکەی و هەڵگەڕێتەوە پەشیمان بیتەوە ئەویشان بە هیچ شێوێک ئامادە نییە پەشیمان بیتەوە لە دینەکەی هەتاوەکو پێغەمبەر صلی الله علیه و سلم دەفەرمێ فدعا بالمنشار فوضع المنشار في مفرق رأسه فشقه به حتى وقع شقا بەڵێ ئەو جا دەفەرمێ بە هیچ شێوەیەک ئامادە نییە پەشیمان بیتەوە هەتاوەکو مشاری دەین و لە تۆقی سەری دەیبڕن و دەیکەنە دوو کەرت و دوو کەرتی لێک جودا شەهید دەبی و بە هیچ شێوەیەک پەشیمان نابیتەوە ئەو جا منداڵەکە دەین و پێی دەڵێن پەشیمان بۆ لە دینەکەت بە هیچ شێوەیەک پەشیمان نابیتەوە ئەو جا مەلیکەکە فەرمان دەکاتەوە چەند کەسانێک بیبن لەسەر فڵانە چیای بڵند لەوێن دەرە فڕی بدەنە خوارەوە ئەگەر پەشیمان نەبووە لە دینەکەی کاتێکەوە دەیبن منداڵەکە دەگاتە ئەو جێگای لە سەروی چیایەکە دوعا دەکا و دەفەرمی اللهم ئەکفینیهم بما شئت خوا لە یەقەی منیان بکەوە بە هەر شێوەیە کە بەخۆت بتەوە ئیتر چیایەکە دەست بە لەرزین دەکا و ئەوان کە ئەوی دەیانوێت ئەو منداڵە بکوژن بە پێچەوانە ئەوان هەمویان دەکەونە خوارێ و ئەوان دەفەوتێن و منداڵەکەش دەگەڕێتەوە لای مەلیکەکە پێی دەڵێ باشە چیان لێ هات ئەتوو کو نەکوژرای دەڵێ کەفانیهم الله تعالى خوای گەورە ئەوانی لە یەقەی من کردەوە ئەو جارە لەگەڵ کەسانێک دەینێریتن بە پاپۆڕێک لە بۆ ئەوەی بە بەلەمێک لەوەی لە ناو بەحردا ئەگەر پەشیمان نەبتەوە فڕی بدەن بە هەمان شێوە لە ناو بەحرەکەدا دوعا دەکا منداڵەکە عینی بە هەمان شێوە ئەوان غەرق دەبن و منداڵەکە دەگەڕێتەوە ئەو جا پاشان کاتێک کە دەگەڕێتەوە منداڵەکە بە مەلیکە دەی باش بزانە بە هیچ شێوەیەک ناتوانانی ئەمە بکوژی مەگەر بە یەک شێوە ئەویش ئەوەی خەڵکەکەی هەموو کۆ بکەیەوە لە جێگایەکدا ئەو جا تیرێک لە ناو جۆرچیک تیرەکانی من دەربینی و ئەو جا لە پێش چاوی هەموو خەڵکی بڵێ بسم الله رب الغلام بڵێ بەناوی الله سبحانه وتعالى کە پەروەردگاری ئەو منداڵێ ئەو جا بیهاوێ من ئەو کاتە دەتوانانی بمکوژی و کاتێشکەوە ئەو مەلیکە ئەو شتە ئەنجامدا لە پێش چاوی هەموو خەڵکی دەڵێ بسم الله رب الغلام بەو تیرەی خۆی لێدا ئیتر ئەو منداڵە شەهید دەبی ئەو کاتە من ئەو خەڵکەیکەوە ئەو شتە بە چای خۆیان دەبینن هەر هەمووی ئیمان دەینن بەخوای گەورە سبحانه وتعالى ئیتر ئەو جا مەلیکە لە بۆی بە دیار دەکەوە چەندە دەبەنگ بوو کەوا لە پێشچاوی ئەو هەموو خەڵکە ئەو منداڵی شەهید کرد ئیتر منداڵ کوشتنی ئەو منداڵە بۆ مای ئەوەی کەوە ئەو خەڵکە هەمووی ئیمان بینی لێ ئەو مەلیکە بڕیار دەداتن کەوە چاڵ لەسەر ڕووی عادی لێ بدرێ تاوەکو ئاگرێکی زۆریش تێبکەن و هەر کەسێک پەشیمان نەبیتەوە ئەوە بسووتێندرێ ئیتر بەو شێوەیە ئەو ئیماندارانە هەمووی ئامادەن خۆیان بسووتێنن بەڵام ئامادە نین پەشیمان بنەوە لە دینەکەی خۆیان هەتاوەکو لە کۆتایی حەدیسەکەدا پێغەمبەر صلی الله علیه و سلم باز لە ئافرەتێک دەکا کەوا منداڵێکی پێیە لەبەر خاتری منداڵەکەی دڵی نایە لەبەر منداڵەکەی خۆی فڕێداتە ناو ئاگرەکە لەو حاڵەتەی منداڵەکە بە قسە دێتن دەفەرمی یا ئومە اصبری فإنك على الحق صبر بگرە و بڕۆ ناو ئاگرەکە لە پێناوی خوای گەورە بەر ئەتوو لەسەر حەقی ئیتر بەو شێوەیە زۆربەی مفەسرین ئەو ڕوایەت ئەو حەدیسێکەوە باسمان کردکەوە لە ئیمامی مسلم داهاتیە لەگەڵ ئەو واقعی دەجێڕنەوە کە والله ئەعلەم پێدەچی هەر علاقەیان زۆر بەیەکتر هەبی ئینشاءالله لەوانەی داهاتووتێنەوە خزمەت ئاەتەکان و بە پشتیوانی خوای گەورە باسییان دەکەین سبحان ربك رب العزة عما يصفون وسلام على المرسلين والحمد لله رب العالمين